خۆشویستەکانم ئەو خواردنی پێغەمبەری خواستم بەکاری هاون پێغەمبەری خوا خواردنی وشکی نەخواردووە. ئەو خواردنی وشک بۆ بەلایەوە کە خواردوێتی نان بووە، بەڵام پێغەمبەری خوا نانی چۆن بەکارهێناوە؟ کردوێتی بە تشریب، کردوێتی بە ثەرید. حتا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە نانی خواردووە ئیدامی پێوە خواردووە، واتە پێخۆری پێوە خواردووە، مەسەلەن خەلی پێوە کردووە بۆ ئەوەی کە خواردنەکە تەڕ بێ، یاخود لەگەڵ شووتی ئاخواردوێتی بۆی کە خواردنەکە تەڕ بێ. لەبەر پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خواردنی وشکی نەخواردووە. دیقەت بن، حتا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم میوەی وشکی خواردووە کە ئیساکەنە یەکێک لە خواردنەکانی جیهان میوەی وشکە، مەسەلەن وەکو مێوش، بەڵام پێغەمبەری خوا کە مێوەژی هێناوە دیسا خستوێتی ئاوا و تەڕی کردووە کە باسمان کرد. 3 ڕۆژ لە ئاوا بوو پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لێی خواردووە، دوای 3 ڕۆژەکە ڕۆشتوێتی. بۆیە هەموو خواردنی پێغەمبەری خوا خواردوونی صلی الله علیه و سلم ئەگەر دیقەتان دابێ خواردنی تەڕە بوون، بۆی کە هەضمیان ئاسان بێ و ئینسان قەڵەو نەکەن و سووک بێ لەسەر مەعیدە و ئاویشی تیا بێ بۆ ئەوەی کە ئینسان ئیستەغنا لە ئاو نەکە.